پرۆژە کار و چالاکەکانی ئەنجومەنی خوشکان بەشی پەروەردە و بانگەوازی ئەنجومەن ئێمە هەستاوین بە ئەنجامدانی ئەم پرۆژەی مانگی ڕەمەزانی پیرۆزە بڵین 20 فرموودە لە ئەربعینی نەوەوی بۆ هەموو ئەندامانی خۆمانە ئەو ئۆرگانانی کە پشکانی خۆمان دەرسی تیا ئەخوێنین حەزمان کردو هەستمان بەوە کردووە کە فەراغێک هەیە لە ڕۆژانی ئێمە کە بتوانین بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم پڕی بکەینەوە بۆیە ئێمە بەڵێ هاوکار کراوین ئێمە بە تەقریبەن 80 خوشکی بەڕێز لەم پرۆژەیە بەشدارە لە 4 بەشە خۆی پرسیارەکان خۆی بینێتەوە لە هەڵبژاردنە بۆشاییە فەرموودەیە کە ئەیکەیتەوە بە کوردی 4 بەشە 4 بڕگەی هێناومانەتەوە بەڵێ لە کۆتاییشە ئێمە بەشداربووانی خۆمان کە دە خەڵاتی شایستەمان هەیە خەڵاتی یەکەمان ئەمرێکی پیرۆزە بۆ پشکانی خۆمان و 9 خەڵاتی شایستەیشی تایە بۆ یەکەم تا دووەم و سێهەمیش خەڵاتەکرێت. یەکەمتە دەستخۆشیم هەیە بۆ کەناڵ جوانەکەتان هیوادارم هەمیشە بەردەوام بن بەهۆی ئەم پرۆژە ساڵانەوە ئێمە ئەتوانین کە ژیاننامەکانی پێغەمبەر و فەرموودەکانی بزانین و تاکە ئامانجی ئێمە ئەوەیە کە بگەین بە فەرموودەکانی پێغەمبەری خۆ ژیاننامەکانی و هیواداریشم هەمیشە بەردەوام بن و سەرکەوتوو بوو. ڕاستی زۆر سوودم لێ بینیوە و بەهۆی ئەم کتێبانەوە ئێمە ئەتوانین کە ژیاننامی پێغەمبەر بزانین و فەرموودەکانی و لەسەر ڕێگەی گەینە سەر ڕێگەی ڕاست و